تاوەری تەندروستی سمارت هاوتەری بە بەشە گرنگ و گەورەکانی پزیشکی، گرنگی بەنوێبوونەوە و دووبارەکردنەوە و یادخستنەوەی بەردەوام بەسەرجەم کارمەندانی لە بوارە جیاوازەکاندا دەدات بۆ ئەوەی توانا و شارەزاییەکانیان بەردەوام لە گەشە و پەرەپێداندا بێت. بۆ ئەم مەبەستە ساڵانە بە پێی پلان و پڕۆگرامێکی وردی زانستی پزیشکی سێ تاقیکردنەوە بۆ پەرستارانی ناوتاوەری تەندروستی سمارت ئەنجام دەدرێت. یەکێک لەو تاقیکردنەوانە کە بە تاقیکردنەوەی ئۆسکی ناسراوە و تاقیکردنەوەیەکی تەواو کردارەکی و مەیدانیە هەڵسەنگاندن بۆ پەرستارانی بەڕێزی بەشداربوو دەکرێت. لەم ساڵیشدا زیاتر لە 100 پەرستاری نێوتاوەری تەندروستی سمارت بەشداریان تێدا کردو. لە بەرواری 2022 بە چاودێری سەرپەرشتیار و ئامادەکار و بەشێکی زۆری پزیشکانی پسپۆرە جیاوازەکانی تاوەری تەندروستی سمارت ئەم تاقیکردنەوەیە بەپایان گەیشت. یەکێک لە خاڵە گرنگ و پۆزەتیڤەکانی ئەم تاقیکردنەوەیە ئەوەیە بەشداربووان ڕاستە و خۆ بە شێوەی کردداری لەگەڵ پسپۆرە جیاوازەکانی بواری پزیشکی هەڵسەنگاندن دەکەن و باڵەخانە و ناوەندە جیاوازەکانی تاوەرەکە دەبنە فێرگەیەکی کردداری و فێربوونی نوێ. سەرڕای ئەوەی پەرستاران توانا و ئاستی زانستی و شارەزاییان بۆ دیاری دەکرێت و هان دەدرێن تاوەکو بەردەوام لە نوێبوونەوە بن و سوود لە توانا و شارەزاییان وەربگیرێت و دوجار پۆلێک لە پەرستاری شارەزا و ڕاهێنرا و پەروەردەکرا و پێشکەش بە کۆمەلگا دەکرێت و لە ناو سەرجەمیەکە و ناوەندەکانی تەندروستی دەوڵەتی و نادەوڵەتیدا سوودیان لێوەردەگیرێت. ئەمەش دەرخەر و سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە تاوەری تەندروستی سمارت باوەڕی وایە کە دەبێت توانا و زانستە پزیشکیەکان بەردەوام لە گۆڕانکاری و نوێبوونەوەدا بن. بۆیە ئەم جۆرە تاقیکردنەوەیە کە شێوازێکی نوێ و سەردەمیانەیە بەسەر چاوەیەکی گرنگی ئەم پرۆسێسە ئەژمار دەکرێت. ئێمە وەک تاوەری تەندروستی سمارت پێمان وایە نوێبوونەوە و دووبارەکردنەوەواتە ئەپدەیت و ڕیڤیژن و ڕیڤیو پرینسیپڵێک گەلێکی زۆر گرنگن بۆ زانستی پزیشکی. بۆیە لەم یانەیە ئێمە ساڵانە هەڵسەنگان و ئەسێسمەنتی نێرسەکانمان هەیە، پەرستارەکانمان هەیە. لە ساڵێکە 3 ئەسێسمنتمان هەیە، یەکی دوانیان بە شێوەیەکی تیۆری و نەڤەریە، یەکێک لەوانە بە شێوەی ئۆسکی و عملیە. تاوەری تەندروستی سمارت هەمیشە بەوە ناسراوە کە لە بواری زانستی هەنگاوی گەورانێ. یەکێک لەو گرنگترین ئەو هەنگاوانەی کە تاوەری تەندروستی سمارتینێ ئەوەیە کە هەمیشە هانی نێرسەکانێدا خوێندنەوەیان هەبێ، بە بەردەوامی بە دوواداچوونیان هەبێ. بۆ ئەمە بەستەش وەرزانە تاقیکردنەوەیکی تایبەتی هەیە کە لە تاقیکردنەوەکان بە دوو جۆرەکرێن، جۆرێکیان جۆرە تیۆریەکەیە و هەندێک جاریش لە ساڵێکە جارێک بۆ 2 جار بە شێوەی ئۆسکی واتە تاقیکردنەوەیکی عملی هەیە کە بەڕاستی ئەمەش شتێکی تازەیە بە نسبەتی نێرسینەوە لە هەرێمی کوردستان بۆ تایبەتریش لە بواری کەرتی تایبەتە و هیواداری نێرسە بەڕێزەکانمان سوودی باشی لێبین و زۆر سپاس بۆ خۆی گەورە دوای 4 تاقیکردنەوە کە ئەنجامماندا ئەمڕۆ تاقیکردنەوەی ئۆسکیمان ئەنجامدا کە بە زۆر تەنزیمی بە زۆر بەڕێکخراوەی ئەنجام درا بۆ ئەم ئیمتیحانە و سپاس بۆ خۆی ئێمە بەشداریمان تیا کرد و شتێکی باشە بۆ بەرەو پێشوونی ئێمە. گرنگترین شت لێرە ئەوەیە کە جیاوازی سمارتە لە چاو کەرتە تەندروستیەکانی تراکە سمارت زیاتر گرنگە بە هەڵسەنگاندن و بەرەو پێشبردننی ئاستی توانای کارمەندەکانی بۆ لە پێناو خزمەتکردنێکی باشتر بۆ ئێوەی چاخوازی خۆشەویست. هیوای سەرکەوتن بۆ هەموو نێرسە بەڕێزەکانە خوازین و هیوادارین ئەم جۆرە ئەسێسمەنتانە بنە هۆی پێشخستنی نێرسەکانمان و ئێمە دڵنیاین کارکردنیان لە تاوەری تەندروستی سمارت لە داهاتوە بێتە پێناسەیەک بۆیان کە هەموو لایەنەکانی تر و هەموو ناوەندە ئەهلیەکانی تر بە پەرۆشەوە باوەش بۆ ئەم نێرسانە ئەکەنەوە ئەگەر لە حاڵەتێکە بەردەوام نەبوون لە تاوەری تەندروستی سمارت. لە ئێستادا تاوەری تەندروستی سمارت وەک ناوەندێکی دەستپێشخەر و پێشەنگی ئەم جۆرە تاقیکردنەوەوانەدا دەنرێت و جێگەی ئاماژە پێدانە ماوەی 2 ساڵە تاوەری تەندروستی سمارت لەبەربوونی هەلومەرجی لەبار و پێداویستەکانی ئەم تاقیکردنەوەیە. وەک ناوەندێکی زانستی و ئەکادیمی پزیشکی خوێندکارانی کۆلێژی پزیشکی زانکۆی سلێمانی تاقیکردنەوەی ئۆسکی تێدا ئەنجام دەدەن بە ئومێدی سەرکەوتن بۆ سەرجەم خوێندکاران و بەشداربووی ئەم تاقیکردنەوەانە.